ئینسان پێغەمبەران و پیاوچاکان بکە بە سەرمەشقی خۆی لە ژیانی دنیا لە هەموو شتێکە و بە تایبەت لەم مەسئلە تەماشای پێغەمبەران کەن چۆن سەبریان گرتووە لەسەر موسیبەتی خۆشەویست لە دەستدان فاصبر كما صبر أولو العزم من الرسل ئارام بگرە وەکو چۆن ئولو العزم لە پێغەمبەران ئارامیان گرتووە تۆش وەک ئەوان ئارام بگرە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. طبعا ئەمە ئەمرەکە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم پاشان بۆ ئێمەشە أولئك الذين هدى الله ئەو پێغەمبەرە مەزنانە کە خوای تەعالی باسییان ئەکا ئەفەرمێ ئەوانن کە خوای تەعالی هیدایەتیانی داوە و ڕێنماییانی کردووە فبهداه مقتده تۆش شوێنی هیدایەتی ئەوان بکەوە شوێنی ڕێنماییەکانی پێغەمبەران بکەوە سەربەرزەبی بەڕاستی لە هەموو کەس زیاتر پێغەمبەران تووشی بەڵا بوون پاشان ئەوانەی لە پێغەمبەرانەوە نزیکن لە ئیمانە هەنگاو بە هەنگاو تا ئەگاتە ئێمە و تا ئەگاتە خوارەوەش بە پێی پلەکانی ئیمانت خوا تاقی تەکاتەوە جا ئەگات لێی بێ و خاڵی کۆتاییش ئێمەی مسلمان کاتێک کەسێک خۆشەویستێک لە دەست دەدەین ئەبێ باوەڕمان وا بێ کە ئەمە کۆتایی هەموو شتەکان نییە بەڵکو قۆناغێکە لە قۆناغەکان یعنی مردن گەشتە قۆناغە ئەوەی کە ئێستا مردۆکەمانی تایە کەم قۆناغی بەرزەخە قۆناغی ناوڕاستی حیاتە ئێمە قۆناغی یەکەممان بڕی کەسکی دایکە قۆناغی دووەم ژیانی دنیاە قۆناغی سێیەم ناوسکی دایکی ئەسڵی کە قەبرەکەیە ئەوە دایکی ئەسڵی هەمومانە هەمومان کوڕی خۆڵ نین هەمومان لە خۆڵ دروست نەکراوین جارێترە چینە ناوسکی دایکە ئەسڵەکەمان پاشان دووبارەش لەوێش دەرەچین لەسکی ئەو دایکەش دەرەچین ئەچینەوە بۆ قیامەت دوای ئەوەش ئەو قۆناغش کۆتایی پێدێ کۆتاییەکەمان سەرنجامەکەمان خوای پەروەردگار ڕەحم بە هەمومان بکە یان جەهەنمە خوا پەنامامدا و یا بەهەشتە خوا بیکا بە نەسیبی هەمومان کەوابوو ئێمەی وعدمان پێدراوە ئەگەر ئیماندار بین یەکە بینینەوە ئەلحەقنا بهم ذريتهم کەوابوو نابێت وەکو بێدینەکان وا يعني اعتقاد و بیرۆباوەڕمان وا بێ کەوا ئەو مردۆمان مرد ئیترە بێ بە خۆڵ و تەواو وتر هەموو شتێک کۆتایی پێدێ وەڵڵا ئەگەر وا بێ من لە شوێنی کابرای مولحید بم من لە شوێنی کابرای بێدین بم کە باوەڕی وایە طبعا درۆکە بەس یعنی وا دەرێخا لە ناو خەڵکە باوەڕی وایە ئیتر مردن هەموو کۆتایی بە هەموو شتەکان دێنێ یەکسەر دوای ئەو خۆشەویستم کە لە دەستمدا خۆمە کوشم هێشتان کەمیشە خۆتیش بکوشی چونکە تۆ خۆشەویستێک لە دەستەدەی جاری وهەیە لە ڕۆحی خۆت خۆشترتەوێ ئیتر حەقە دوای ئەو یەکسەر خۆت بکوژی چونکە تۆ باوەڕت وایە ئەو ئەبێ بە خۆڵ و کۆتایی پێێتی هەموو شتێک کۆتایی پێێتی بەس ئێمەی ئیماندار باوەڕمان وان نییە بیر و باوەڕمان وان نییە بە پێچەوانەوە ئێمە باوەڕمان وایە کە ئەمە سەفەرێکی موقەتە و دوای ماوەیەکی کەم ئینشاء الله کەمە لە چاوی زەمان لە چاوی ئەوەی کە خوای تەعالی خەڵقی کردووە کەمە ئینشاء الله و ئەگەینەوە بە خۆشەویستەکانمان